ئەمەی پشتی منەوە بڕیارە ببێ بە گەورەترین پەیکەری شاری سلێمانی کە بۆ پێشمەرگە دروست دەکرێت و لە فولکەی هەواری شار لە بەردەم دەرگەی پاشی هەواری شار دادەنرێت. لە ئێستادا سەرقاڵی کارکردن لە پەیکەری پێشمەرگە کە بەدەستێکیان ئاڵا و بەدەستێکیشیان فەنجی بەدەستەوە. ئەم کارە لەلایەن هونەرمەند دیپەیکەرتاش وەختی هەڵەبجێ و بە ئەنجامەگەرەکە وەختی ئەسڵاو لێبێ بەنیازنی بێتە خوارەوە ئەحواڵە چۆنی ئەم پرۆژەیە چییە کەیەکەوە دەستان پێ کردووە چۆنی حاڵە تۆ چۆنی ئەمەکێک دەستان پێ کردووە بەتەمان کەی تەواو ببێ پرۆژەی پێشمەرگەیە کە سمبولی خەبات و تێکۆشان و کوردایەتیە. ئەمە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان کاک جەمیل هەورامی ئەوان سپۆنسەریان کردووە، نزیکەی بە قاعیدە و بە ئاڵاکەی دەستیەوە گاتە نزیکی 12 مەترێک پەیکەرێکی گەورە دەرەچێ لە بەردەم فولکەکەی هەواری شاردا ئەنرێ. ئەما بێ بە گەورەترین پەیکەری شاری سلێمانی ناتوانمەوە بڵم چکە پەیکەرێکمان هەیە شێ مەحموو کاک هادی زیادینی دروستی کردو، نازام قیاسەکەی ئەو چەنە، ئەوە بێکاتنین بوو قیاسی ئەو بکەین جا بڵێم ئایا گەورەترین یا گەورەترین نییە. ئەمە لە چ مادەیەک دروستکرا و کەیشدا ئەنرێ؟ ئەمە مادەکەی هەڕاوی بەردی مەرمەڕ و فایبەرگڵاسە، ئیشەڵا لە ئایندێکی نزیکاتدا ئەنرێ بەس بۆ ئیفتتاحەکەی جەماعەت خۆیان نەزانن کە ئیفتتاحەکرێ. تێچووەکەی وتێ لەلایەن کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانەوە سەرفەکرێ سەرجەم تێچووەکەیتان بۆ دابین کراوە یاخودی بەڵێ تێچووشتەکەی هەموو دابین کراوە و ئیتر ماوە تۆزێ سروفی ئیشەکانی خۆمان ماوە کە لەوێ چکە بەڕاستی ئەسکە لەوێ و خۆ ئامادەکردنەوە و کرێنی ئەوێ و ناوەکەی کۆنکرێتی ئەوێ و هەنێ هین هەیە تۆزێ وەختەکەی نالەبارە. باشە دانانی پەیکەرێکی بەو قەبارەیە گەورە ئەمە قورزنیشکردن تایە؟ بێگومان ئیشەکە قورسە چکە تۆ هەموو حەجمێکە تا گەورە بێ ئەرکت زیاتر ئەبێ کولفەت زیاتر ئەبێ کێشەکانە زیاتر ئەبێ ستافی زیاتر و گەورە زۆرتر بەدەستەوە بێ هەروە کارێکی ئاسانیە و کارێکی بچووگنی یار هەڵیگریت و دایبنی لە شوێنەکە بەتەکید مەشاکلی خۆی زۆری هەیە، بەڵام ئینشاڵڵا مسەیتەرە بین بەسەریا و نابێ. بۆ کەسی پەیکەرساز پەیکەری گەورە خۆشترە کارکردن تایە خۆت بچووک؟ هەموو پەیکەرێک بۆ خۆی ئەرک و ماندووبوونی خۆی هەیە، بەڵام دیارە پشکۆلەکە ئاسانتر و خۆشترە چکە تۆ مسەیتەری بەسەریا لەبەردەستایە. ئەمە بۆ ئیشەکە بێ بچتە ئاسمان و بێتە خوارەوە وەکوین نییەکۆ نییەکە لەبەردەستا بێ، کرێنت پێویستە، ئەسکەرت پێویستە، زنجیرت پێویستە، هینی زۆرە. کاک بەختیار ئەمە ناوەکەی بۆشە وایە؟ ئەمە بەرگەگرتنی بۆ ڕەشەبای سلێمانی چۆنە؟ ئەوە هونەرمەند ئەبێ حسابی هەموو شتێک بکە، هەم مەجای تۆپۆگرافی، هەم مەجای جەو، هەم مەجای ئاو هەوا، بەفر، باران، گەرما، سەرما وا دروستکراوە کە تەحمولی هەموو شتێ بکات بۆ مەسەلەی ڕەشەبا بابۆرانیش خەمی نییە چکە ناوەکەی تا سەر و ئەژنووی تا کەمەری تەقریبەن هەم تەسلیح کراوە هەم کۆنکرێتی شەکرێت تا ناوقەی کامل پڕی ناکەنەوە، کامل پڕ ناکرێتەوە. ئەمە لە ناوە هەموو تەسلیح کراوە، هەموو شیش و ئاسن و ئینگلایەوانەی تایە تەسلیح کراوە بۆ ئەوەی کە وەزن و ئەوەشی هەبێت تا ناوقەی پڕکرێت کۆنکرێت هیچ کەشێکی نابێت بۆ مەسەلەی ڕەشەبا. پێستی کەسێکی دیارە یاخود وەکو سمبولێک نەخێر هەرۆکو سمبول دروستکراوە کەسێکی تایبەت نییە، هەر پێشمەرگەیەکە. ئەمە بۆکەی تەواو ئەبێ بۆکەی تەواو ئەبێ وەڵای لای من تەوابوونی ئاسانە، بەس ئەمێنێت تۆ سەر ئیفتتاحی ئەوان چ ڕۆژێکی بۆ دانێن بۆ ئیفتتاح مانگی شتێک بێ ناویان نازانم بۆ من نییە، من کێشەی خۆم بۆ من کێشە نییە، من ئەتوانم کاتێ بیانوێ حازری کەم، بەڵام ئەمێت تۆ سەرەوەی کەوان کەی چ ڕۆژێکی بۆ دانێن ئەیخەنە مناسبەیەکەوە ئەیخەنە مناسبەیەک و ئەوە لای ئەو بەڕێزانەیە.